کادرانی مەڵبەندی ڕێخستنی کەرکووکی یەکێتی جەخە لەسە گرنگی بایەخی بەستنی کۆنگرە یەکێتی دەکەنەوە و ڕاشی دەگەیەنێن کۆنگرە دەتوانێت ڕۆڵی یەکێتی لە هەموواستەکاندا بۆ پێشەوە بات. لەم کاتە کۆنگرە بۆ یەکێتی زۆر زەرورەتێکی واقعیە، بۆیە بەستنی کۆنگرە ئەو فەراغە سیاسیە، ئەو فەراغە ئیداریە، تەنانەت ئەو فەراغە سەربازیانی کە ئێستا کەوتوتە بەر شاڵاوی فەیسبوک و ڕاگەیاندنەکان ئەوانە نایەڵێ، واتە پاکسازی یا چاکسازیی بنەڕەتی لە ناوی یەکێتنی ژمانی کوردستانە بەرجەستاکرێ. هەمومان یعنی لەگەڵ ئەوین بە زووترین کات کۆنگرە ببەسرێەوە کۆنگرەیەکیش بێ بەڕاستی هەم خوێنێکی تازە هەم کۆمەڵی خەڵکی تازە بێتە پێشەوە بۆ ئەوەی یعنی یەکێتی باتە سەر یەکێتەکەی جارانی خۆی و یەکێتی بکاتە ئەو یەکێتیکەوە دۆست و دژمن حسابی بۆ یەکرد و یەکێتی ئەو یەکێتیە بووکەوە هەر چوار پارچەی کوردستان ئومێدیان بە یەکێتیە نەک تەنها کادرانی ئێمە زۆر پێمان باشە کۆنگرە بەسرێ لەبەرەوەی کۆنگرە ئەبێتە ڕوحێکی نوێ بە جەستەی حزبدا. کۆنگرە ئەتوانێت کۆمەڵێ بەرنامە و کۆمەڵێ پەیڕۆ و پرۆگرام هەر لە سرەوە تا خوارەوە گۆڕانکاری بەسەردابێنە لە گەورەترین دەسەڵاتە ئەم حزبێم کۆنگرەیە. بۆیە داوا ئەکەم ئەو کاتەی کە دەستنیشانیان کرد بۆ بەستنی کۆنگرە لە کاتی خۆیان ببەسترێ، لەبەرەوەی ئێمە هەم ناوچەکەمان هەم مۆزعەکە تەحملی ئەوە ناکە لەوە زیاتر کۆنگرە دوا بکەیە. لە دوایەوەی کە مامزەلال بەجێ هێشتین ئێستا کە پێویستمان بۆیە کۆنگرەیەک بکەین بۆی ناوماڵی خۆمان تەنزیماتمانیەکانمان هەمووی ڕێک بخەینەوە وا بکەین کەوا بە بەرنامەیەکی تازە عەقڵێکی تازە بتوانین لەگەڵ ئەم ڕوودا و پێشات و شتانی کە دێتە پێشمانوە و گۆڕانکاریانی کە ئێستا کراوە و ئەوانشی کە لە داهاتووە ئەکرێ ئێمە یەکێتی بتوانێت لە ئاستی ئەو ڕووداوانە بێت. بۆ ئەوی خوێنی تازە گەنجی تازە بێتە ناو ڕێزەکانێکی دیشمانی کوردستانە بتوانین بگەڕێنەوە سەر ڕێبازەکەی جەنابی مامزەلال و کێشەوکەم و کوڕەکان ناخۆی چێتی نیشتمانی کوردستان چارەسەر بکەین ئەو گلەیی و ڕەخنە و کە هەواڵانی کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان هەیە چارەسەری گونجای بۆ دۆزینەوە وەڵامی پێویست بدرێتەوە بۆ یەکێتی بتوانێت لە ئاست حەدەس و ڕووداوەکانە بێ. داواکارین لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی ئەو بەڵێنی کە بە مامزەلالاندا بوو ئەو بەڵێنی کە لەسەر مەزاری پیرۆزی مامزەلالدایان کە گۆڕانکاری لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بکەن، پێویستە ئەو بەڵێنە جێبەجێ بکەن، پێویستە بڕیاری گۆڕانکاری بدەن، پێویستە کۆنگرە ئەنجام بدەن بۆی کۆمەڵی خوێنی تازە، کۆمەڵی خەڵکی تازە، کۆمەڵی گەنجی تازە بێنە بوارەوە بێنە پێشەوە بۆ کارکردن بۆ ئەوەی بتوانین درێژە بە ڕێبازەکەی مامزەلال بدەن، بۆی بتوانین ئەو یەکێتی کە خەڵک ئاواتەخوازی بوو، بۆی بتوانین ئەو یەکێتی کە خەڵک هیوای پێی بوو، بۆی بتوانین ئەو یەکێتی کە خەڵک متمانەی پێی بوو متمانەکەی جارانی پێ بگەڕێتەوە، متمانەکەی جارانی پێ بێتەوە. کادرانی مەڵبەندی ڕێخستنی کەرکووکی یەکێتی ڕاشی دەگەیەنێن یەکێتی لە ڕابردوودا هەوڵی داوە خزمەتی گەورە بە کەرکووک بگەیەنێت و بەستنی کۆنگری یەکێتیش وەڵام دەرەوەی بەشێکی زۆر لەو کێشە و کەم و کوڕیانە دەبێت کە لە ڕابردوودا لە کوردستان ڕوویان داوە. وەک کادرانی یەکێتی لە کەرکووک جەختی لەسەر دەکەنەوە بەستنی کۆنگری داهاتووی یەکێتی وەڵام دەرەوەی زۆر لە کێشە و قەیرانەکانی ئەمڕۆی هەرێم دەبێت بە ناوچە جێناکۆکانیشەوە. عومەر غەریب، کورتسات نیوز، کەرکووک.